خی پەروەردگار کە بۆمان باسی قورئان دەکات دەفەرمێت تیبیانن لكل شيء یاخود کتابی مبین کتابەکە خۆی مبینە قورئان خۆی ڕوونە و ڕوونکردنەوەی هەموو شتێکە ئایا شتێک ڕوون بێ پێویستی بە ڕوونکردنەوەیە بۆچی خی پەروەردگار ئەو ئەرکە بە پێغەمبەر دەسپێری عەلەیهی سڵاو وسەلام دەفەرمێ بۆیە بۆ تۆمان دابەزان لیتوبەیینە للناس بۆی تۆ بۆ خەڵکی ڕوونکەیتەوە ئێستا لەم ئاەتە وا تێدەگەین کە قورئان پێویستی بە ڕوونکردنەوەی پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام پێویستی بە ڕوونکردنەوەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەی چۆن چی بڵێن ئێستا لەم دوو ئاەتە چۆن لێ حاڵی بین ئایا قورئان خۆی ڕوون نییە بەڵێ ڕوونە والعبرة بالغالب لشرع قاعدەیەکمان هەیە العبرة بالغالب عبرەت بە غالیبی شتەکانە زۆرینەی ئەم قورئانە ڕوونە واضحە ئاشکرایە بەڵام چەندان شتیشی تێدایە کە پێویستی بە ڕوونکردنەوەی پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام و جوابی دووەم ڕوونە لە ڕوانگەیەکەوە بەڵام پێویستی بە ڕوونکردنەوەی تریشێ لە ڕوانگەیەکی ترەوە چۆن خی پەروەردگار دەفەرمێ وەئەقیموا الصەڵات ئێستا ڕوونە یعنی چیا ڕوون نییە ڕوونە لەو ڕوانگەیە کە دەفەرمێ نوێژ بکەن ڕوون بەڵام لەو ڕوانگەی ترەوە کە چۆن نوێژ بکەین ئەو چێ بە ڕوون کردوینەوە پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام چۆن نوێژ بکەین ئایا لە قورئاندا هاتووە کە دەستت کرد بە نوێژ دەبێت دەست بەرزکەیتەوە نیەتت لە دڵدا هەبێت و ئەوجا الله ئەکبەر بکەیت و ئەنجا دوعای ئیستیفتاح بخوێنی و ئەنجا فاتحە بخوێنی و ئەنجا سوورەتێکی تر و ئەنجا کە چوویتە ڕکوع چی بڵێیت و کە هەڵسایتەوە چۆن هەڵسیتەوە و چی بڵێیت و ئەم شتانە لە قورئاندا هەیە نییە کەواتە لە ڕوانگەیەکەوە بەڵێ ڕوونە مبين من وجه ويحتاج إلى بيان من وجه آخر لە ڕوانگەیشتەوە پێویستی بە ڕوونکردنەوەی پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام بۆی پێغەمبەر صلی الله علیه وسلم قال سەر بێ لەسەر مینبەر نوێژی دەکرد نیشانی سەحابەی دەدا نوێژ ئەوایە ئەنجا فەرمووی صلوا كما رأيتموني أصلي ئێستا ئێوە نوێژکەن چۆن منتان بینی نوێژ دەکەم ئاوا نوێژکەن ئەنجا سەحابەش بۆ ئێمەیان نەقڵ کردووە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەڵدەستا دەستی چۆن بەرز دەکردەوە دەستی چۆن دەگرت چۆن دەچۆ ڕکوع چۆن هەڵدەستایەوە ئەو تۆ ئێستا لەسەر ئەو ڕوونکردنەوەی پێغەمبەر دەڕۆین عەلەیهی سڵاو وسەلام ئاەتەکە با تەواو بکەین وأقیموا الصلاة وآتوا الزکاة ئێستا ڕوونە وآتوا الزکاة یان چیا ڕوون نییە ڕوونە یعنی زەکات دەن بەڵام ئێستا دێم پرسیار دەکەم ئەرێ زەکات چۆن بدەین ئەرێ لە پارە چەندی لەسەرە لە مانگا چەندی لەسەرە لە مەڕ و بزن چەندی لەسەرە لە وشتر چەندی لەسەرە لە دانەوێڵە چەندی لەسەرە ئەوانە لەو ئاەتەدا ڕوون کراوەتەوە پێویستی بە ڕوونکردنەوەی چێ ڕوونی کردەوە بۆمان پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام کەواتە دیقەت بدەنێت دوو ئاەت زاهیری وامان زانی دژ بەیەکە قورئان دەفەرمێ ڕوونکەرەوەی هەموو شتێکە لەو لاشەوە بە پێغەمبەر دەفەرمێت تو قورئان ڕوونکەرەوە بەڵام کەلێکمان داوێنە خێر دژ بەیەک نین هەر یەکەی بوارێک دەگرێتەوە هەر یەکەی لە ڕوانگەیەکەوەیە بۆیە هەر کەسێک بڵێت قورئان بەسە کافیە پێویستمان بە حەدیثی پێغەمبەر نییە عەلەیهی سڵاو وسەلام کەسێکی گومڕایە سەر لێ شێوە نەزانە و نەفامە یعنی چی قورئان بەسە ئەی خی پەروەردگار قورئانی بۆ پێغەمبەر دابەزاند عەلەیهی سڵاو وسەلام فەرمووی تۆ بۆ خەڵکی ڕوونکەرەوە ئێ قورئان خۆی دەفەرمێت دەبێت پێغەمبەر ڕوونی کاتەوە ئێستا تۆ دەڵێی قورئان بەسە ئێ دە بە قسەی قورئان بکە قورئان دەفەرمێت بۆ ئەوەی پێغەمبەر ڕوونی کاتەوە تۆ دەڵێ من بە قسەی قورئان دەکەم بەڵام کاریش بە قورئان ناکەم بۆ چونکە دەڵێی پێویستم بە حەدیث نییە یعنی سیر و سەمەرەیە هەر کەسێ لەولاوە ڕاست بێتەوە تا نەوتەشەر لە حەدیث دەدا ئیشمان بە حەدیث نییە قورئان بەسە چۆن قورئان بەسە قورئان فەرموو دەوەرە واز لە حەدیث بێنە و نوێژم بۆ بکە خی گەورە بەس فەرموویەتی وأقیموا الصلاة فەرموو نوێژێکم بۆ بکە جیا لەوەی لە حەدیثەکانی پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام دەتوانی یا دەبێت بگەڕێیتەوە سەر حەدیثەکان پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام فەرموویەتی خذوا عنی مناسککم مناسکی حەج و عومرە لە من وەرگرن پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ بە عەمەلی بۆ ڕوون کردوینەوە زەحمە نەبێ واز لە حەدیث بێنە وەرە حەجم بۆ بکە چۆن دەیکەیت بە چی وازێک دەیکەیت کەواتە براکانم قورئان و حەدیث بەیەکەوە لێک جیا نابنەوە خی پەروەردگار قورئانی ناردۆتە خوارەوە بۆی پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة وسەلام بۆ خەڵکی ڕوون بکاتەوە ولعلهم يتفكرون و کە تۆ بۆ ڕوونکردنەوە بەشک و بیری لێ بکەنەوە و ڕاستی پەیامەکەتیان بۆ دەرکەوێت و باوەڕی پێبێن و ئەو کاتە بەختەوەربن ئینشاء الله